بۆ خوایە خەڵکێکمان هەیە لەناو مەدیسا قسە دەکا بەس بۆ ئەوەی یەکێک مەحزوونکە بەس بۆ ئەوەی خەفەت بدا بە یەکێک ئەو کاتە تۆ دەبی بە هاوڕێی شەیتان جاوەرە خەفەت پێدانی کەسێک یان هەواڵێک دەژێڕێتەوە ئەزانە فڵان کەس لە فڵان مامەڵەدا دۆلاری هەیە دیناری وڵا دۆلار بەرز بەوە دینا بەرز بەوە ڕاستیش ناکە یان خۆلەوە چێ سعاتێک بە 2 سعاتەوە خۆی لێبێتەوە بەس بۆی فڵان کەس نێتی ئەوەی هەیە فڵان کەس خەفەت بارکە ئەڵێ وەڵی ئەم ساڵ زەحمەتە کەس لە ئیمتیحانە دەرچێ پرسیارەکان ئەوەندە قورس دەبن بەس بۆی فڵان تەلەبە مەحزوون بێ خەفەتبار بێ ئەژنۆی بشکێ و دەرنەچێ ئەڵێ وڵاتی یەک پارچە دەبێتە شەڕ و خوێن و ئەوانە دەزانێت فڵان کەس زەویەکی کڕیوە بە تەمای دروستکردنی خانوویەکە ئێتر وا دنیای لەبەر چاوڕۆژ دەکڵە خۆزگە پارەکە لە جیفان مابووە بەیانی هەڵات هەڵات دەست پێ دەکا و ماڵەکەم فەوتە بەس بۆیە ئەم قسەیە و مەجلیسەدا دەمەزرێنێ بۆی فڵان کەس تووشی خەم و خەفەتکە و دڵی تەنکە وەڵی لەو کاتەیە تۆ دەبی بە ڕەفیقی شەیتان جا خەفەتبارکردن حرام بێ ئەی کوشتن دەبێت چۆن بێ ئەی بوختان بۆکردن دەبێت چۆن بێ ئەی ئابڕووبردن دەبێت چۆن بێ وی ئیسلام گشتگیرە بەڕێزان سەیری ئەم قورئانەکەن لەم سەری بۆ ئەو سەری هەموو شتێکی بۆ ئێمە باس کردووە بەرنامەیەکی تێر و تەواوە مەسلەحەت چی مەبە کاتێک کە قورئانی پڕبەرەکەت و بەخشش دەخوێنینەوە سوڕەتی یوسف زۆر خەڵک دەیخوێنێتەوە زانێ هەر بۆ پرسەیە نەکا کە سوڕەتی یوسف بۆیە خەمەکانت لەسەر لابە بۆی دەرسەکانی ژیانت فێرکە بۆ ئەوەی ئەو هەڵانەی کە لە ژیانە کردومانن ڕاستیان کەینەوە یەکێ لە دەرسە هەرە گەورەکانی سوڕەتی یوسف ئەوەیە ئینسانێکی مەسلەحەت چی مەبە سەیری کە کاتێک کە ڕۆیشتن بنیامینی براشیان لەگەڵ خوانە بەر یوسف پێوتن ئەم جارە ئەگە هاتنەوە بنیامینیش لەگەڵ خۆتانە بێنن برا بچووکەکەشتان بێنن با بزانم ڕاست دەکەن ڕازگۆن ئەو کاتە دەیانگوت ئەرسیل مەعەنا ئەخانا سوڕەتی یوسف ئاەتی 63 دەبرا چوونەوە خزمەت یعقوب پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ کە باوکیان بوو باوە گیان ئەخانا برا خۆشەویستەکەشمان لەگەڵ بنێرە کاکە بنیامین جانیش لەگەڵمانە بنێرە دەیانگوت وە نەحفەظ ئەخانا واللهی دڵنیا بە وەکو چاومان ئاگامان لێی دەبێ ئینا لەه لەحافیظون بەو هەموو تاکیدا بەخوا باوکە سوێندت بۆ دەخۆین دڵنیا بە لە خۆمان زیاتر ئاگاداری بنیامین دەبین هەسەیەک ئەخانە وشەی ئەخانە لە قورئانە خەتێکی بەژێرا بێنە بلا شیرینەکەمان بۆ ئیشیان پێی بوو چونکە منیع منا الکەیل ئەگە بنیامین نەبین ئەم خێر و بەرەکەتەمان لەسەر هەڵدەگیرێ گەنمی داوینێ پارەی بۆ خستوینەوە بارەکانمانەوە یعنی بە بەلاژ لەو گرانیەدا ئەو هەموو فەردەگەنمەی داوینێ ئێستا بنیامینمان لەگەڵ نەبێ منیع منا الکەیل بەخوا نامبڕاو دەبین چونکە مەسلەحەتم لەگەڵ یادەڕوا ئەخانە بەخوا برامانە خۆشەویستەکەم برا شیرینەکەم وڵا کە بە پلانێکی ژیرانەی یوسف پێغەمبەر لە قورئانە سوڕەتی یوسف بخوێننەوە بنیامینی جێڕایەوە بە ناویەوەی دزی کردووە هەر دەبراکەی دوێنێ بوون کە دەیانگوت ئەخانا برا خۆشەویستەکەمان چوونەوە لای باوکیان وتیان ئینە ابنەکە سەرەقون کوڕەکە دزی کرد لەسەر دزی گیراوە نایانگوت براکەمان خۆ دەبوو وایان بۆ کتایە ئینە ابنەکە ئەو کوڕی خۆتە ئەو برای ئێمە نییە پەیوەندی بە ئێمەوە نییە یعنی ئەگەر نانم بەهۆی تۆوە دەستکەوت و سوودمەم بووم برامی ئەگەر گیرای و لە سجنا بووی بوختانێکت بۆ کرا کوڕی خۆتە بەخوا برای من نی ئیشم پێت نەما ئەمە مەسلەحەت چێتیە ئیماندار لە سوڕەتی یوسفەوە فێری ئەوە دەبێت مەسلەحەت چی مەبە چونکە ئەو برایانە دوا ڕۆژیان خێر نەبوو هەرکە لە قورئانە دەیخوێنیتەوە خۆشحاڵیت لیان نایە با تۆش لەو تاخمە نەبی با تۆش لەوانە نەبی ئەگەمان لە خۆمان بێ ئیسلامی ڕەحمەت و بەرەکەت بەگشتگیری وەرگرین وەکو ئەوەی ئەهلی نوێژین ئەهلی ڕۆژوین ئەهلی عومرەین ئەو بابەتانەی تریش کە عەرزم کردن ئینشاءالله لە پرۆگرامی کلیلی ئەم جارەدا دەرسێکی گەورەمان وەرگرت بێ بە خۆماندا بچینەوە ئیسلام وەکو خۆی هەمووی وەرگرە و وەکو خۆی جێبەجێکەین دڵنیا بن بەخوا لەم دنیا بەختەوە دەبین بەویستی خوای گەورە لەگەڵ ئێوەی بەڕێزی بینەری ئەم بەرنامەیەشدا خوا هەمومان دەباتە بەهەشتەوە و لە بەهەشتەکەی خوای پەروەردگارە بەیەکەوە کۆ دەبینەوە